بەڵێ سڵاوی خی گەورەتان لێ بێت جەژنتان پیرۆز بێت هیوادارم هەموو کاتێک لە جەژن و خۆشی دابن لە چوارچێوەی قوربانیکردنی بە کۆمەڵ لە سنووری لای ڕاپەڕین ئەمڕۆ ئێمە لە سنووری قەزای پشدەرین بە دیاریکراوی لا گوندی توە سووران کە هەموو ساڵێک قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدەن وەکو نەرێتێکی ساڵانەی خۆیان ئەم ساڵیش قوربانەیەکی زۆریان ئەنجام داوە ئەوەنی دەبینن دیمەنەکانن سەرجەمی هاوڵاتیانی گوندەکە قوربانەکانیان دەهێنن بۆ مزگەوتی گوندەکە و لێرە کۆی دەکەنەوە دواتر دابەشی دەکەن بەسەر ژمارەی دانیشتوانی ماڵەکاندا ئێستا من مامۆستای گوندەکەم لەگەڵە مامۆستا سڵای خوا لەوێ جەژن پیرۆز بێ جژنی جەنابشتان پیرۆز بێ و جژنی مسلمانانی جیهان و بە مسلمانانی کوردستان بە تایبەت پیرۆز بێت ومێدەوارین لە خوای گەورە خوای گەورە ئینشاڵڵا جێژنە بکاتە مای خێر و خۆشی بۆ تەواوی مسلمانانی جیهان و بە تایبەت مسلمانانی کوردستان. باشە مامۆستا باسی ئەم نەریتەم بۆ بکە وەکو نەریتێکی ساڵانە هەموو کە ساڵێک ئەم نەریتە بەم شێوازە ئەنجام دەدەن بە شێوازێکی کۆمەڵ قوربانیەکانتان دەکەن. سپاس بۆ خوای گەورە من وەک خۆم لە 2013 لێرە ئیمام و خەتیبم لێرە لەو کاتێک کەم لێرمەوە پێش منیش هەروە بووە الحەمدوللا ئەو نێرتە هەر بەردەوام بووە ئینشاڵڵا هەر بەردەوامیش دەوێ ساڵ بە دوای ساڵە پرۆژەکە گەورەتر و باشتر و چاکتر دەبێ بەڕاستی الحەمدوللا سپاس بۆ خوای گەورە. باشە ئەمە تا چەند کارێکی پیرۆزە بە تایبەت قوربانیکردن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا خێرێکی گەورە و نەبڕاوی هەیە باسی ئەو ماوەکەی هاوڵاتیانی ئەم گوندە تا چەند پابەندی ئەم ئەرکە پیرۆزە بوو. وڵی گومان لەوە دانیە کە بەڕاستی ئەنجامدانی قوربانی دروشمێکی زیندوکردنەوەی دروشم و شاعیرێکی گەورەی ئاینی پیرۆزی ئیسلامە هەر بەو بیر و باوەڕەشەوە کە ئەو کەسانەی کە دیندار و تەخوادارن و دنیا نەویستن و قیامەتیان زیاتر لە زەرورە ئەوانە بەڕاستی هەموو ساڵێک کردویانە کاری پیشەی خۆیان کە قوربانی ئەنجام بدەن الحەمدوللا خەڵک بەو بیر و باوەڕێ و ساڵان ئەنجامیدا سواز بۆ خوای گەورە. زۆر سپاس. بەڵێ من دەمەوێت کاک لوقمان وەکو سەرپەرشتیاری ئەم قوربانیە لا گوندی تۆ سووران وەربگرین کاک لوقمان سڵاو لێبێ یاخوا بەخێر بن. زۆر سپاسەکەم باسی ئەوم بۆ بکەی ئەم ساڵ شاوشێوەی ساڵانی پێشتر قوربانی بە کۆمەڵتان ئەنجام داوە ئەم ساڵ نزیکەی چەند سەرکراوە بە قوربانی چەند قوربانی کراوە. بەخێر بێن جژنتان پیرۆز بی جژنی قوربان لە ئێوە سەرجەم مسلمانانی کوردستان و مسلمانانی جیهان پیرۆز بێ ئومێد دەکەم ئەم جێژنە ببێتە مای تەبایی سیاسی و ئاشتەوایی کۆمەڵایەتی خوای گەورە ئەم جێژنە و عیبادەتی خۆی حاجیانمان قبوڵ بکە ئینشاڵڵا ئێوەش بەخێر بێن ئێوە بەشێکن لە قوربانی ئێمە ئەو ڕاگەیانە چی هەموو ساڵێک ئێوە کە دێن راپۆرتی لەسەر دەکەم بۆ ساڵی ئایندێ ئێمە قوربانیەکانمان زیاد دەکەن یعنی ڕێکلام نییە بەڵام بەشێکە لەوەی کە ئێوە بەڕاستی بانکەشە بۆ کارێکی خێری گەوراکەن ئینشاڵڵا ئەوە بەشی خۆتانە بە خێرەکەی. ئەم ساڵ زیاد لە ساڵی پار قوربانیەکەمان بە ڕێژەیەکی باز زیادی کردووە ئەوەی تا ساڵایمە تۆمار کراوە نزیکەی 310 قوربانیە بەڵام بە تەئکید ئێستا زۆری کە هاتوون نەمانویسی و قەناعەتمێ بگاتە 350 و زیاتر لەوەش و قەناعەتمێ ئەو گۆشتەی کە هاتووە بۆ ئێرە ئەوەی کە لە ماڵش بەشێک دەگەڕێتەوە سەروی ڕەنگە زیاتر لە 6 تن گۆشت بێ ساڵ لە تۆ سووران ئەم گۆشتە دابەشەکرێ بەسەر 2400 نەفوس لە تۆ سووران خۆی تۆ سووران 525 ماڵە بەڵام وەک ڕێژەی ژمارەی دانیشتوان نەفوسەکانی 2400 شتێک زیاتر کەمترە کۆی گۆشتەکە ئێمە دابەشەکەین بەسەر ڕێژەی 2400 نەفوس من دڵنیام ئەوەی کە لە مزگەوت ئەمڕۆ دەڕواتەوە هەموو تاکێک زیاتر لە چیلۆنی تانیزی 2 کیلۆی بەرەکە یەک ساڵە هەتا پیرێکی 90 ساڵە تا پیرێ 100 ساڵە ئەمڕۆ حەدالەتێکی لە تۆ سووران ئەوەی کە خۆشە لە تۆ سووران خەڵکەکە ئەوە نییە بازرگان و تاجیر و ساحیب مەڕ و ساحیب بزن بێت خەڵکێکی فەقیری جیفان خاڵی بەڵام خەڵکێکی دڵگەورە و سەخاوەتی لێ 180 خەڵکی تۆ سووران موچە خۆری پێشمەرگەیە 120 کرێکارە بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکێکی دڵگەورە و سەخاوەتی لێ ساڵانە عەدالەتێکی بەرپاکە. باسی ئەوم بۆ بکەی بەپێی زانیاریەکانی ئێمە زۆربەی هاوڵاتیانی ئەم گوندە ساڵانە قوربانی دەکەن ڕێژەی هەرە زۆری قوربانی دەکات ئەم ساڵیش بە هەمان شێوێ تقریبەی دەکرێت بڵێن 170 قوربانیەکەن ینی کەسێک نییە کە لە ماوەی 2 ساڵدا قوربانیەکی نەکردوێت بەڵام هەیە و ساڵ دوی کردووە هەیە ڕەنگە تاخیربوونی موچەش کاریگەریەکی هەیە بەڵام پێم دوێنێ خەڵکە بۆ گوێم لێ بە کاتی ناونووسین کتێتی پارەکە قەرزەکەم موچەکە دێ بەڵام قوربانیەکەم لە دەسەڕوە یعنی خەڵک لەسەوەی نەوەستاوە قەرزی کردووە من پێم شکل ئێستا هەل لێرەشە و پارەی خەرز کردو قوربانیەکەی کردو پێی قەرزەکەم بێتەوە بەڵام ڕەنگە قوربانیەکەم لە دەستێ نا لەخوا بە زیاد بێ خەڵکەکە زۆر باشە و قوربانیەکان جەم ساڵ زۆر زیادی کردو ئومێ دەکەم ساڵانی کەش و خەڵکی دەوڵەمەند و دڵکراوی کەش کۆڵان و شەقامەکانی شار بکاتە مەیدانی قوربانی بۆ ئیلانی کەم ڕۆژێک لەم گۆشتگرانیە لەم وەزعە هەموو ماڵێکی فەقیر سەرێکی باشی پێدا بڕۆ کە گۆشتی بۆ بچێت. سواز کاک لوقمان
بەڵێ ئەمە دیمەنەکانن کە پیشانی ئەوەی دەدەم کە لوقمانیش ئاماژەی پێدا ئەم ساڵ بەراورد بە ساڵی پار ڕێژەی قوربانەکان زیادی کردووە هەوڵاتێکی زۆر لەم گودا کە ڕێژەیەشی زۆریشی نییە بەڵام قوربانێکی زۆری پێداکرا سەرپەرشتانی قوربانی باسی کرد ڕێژەی لە سەدا شەڕ هاوڵاتیانی گودا قوربانی دەکەن ساڵانە ئەمە کاتجێگەی خۆشحاڵیەکە لەم گوندەدا هەموو ساڵێک وەکو نەریتێکی لە مێژینە قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدرێت وەکو پێشتریش ئاماژەم پێدا سەرجەمی گۆشتەکە لەلایەن هاوڵاتیانی گوندەکەەوە کۆ دەکرێتەوە لە مزگەوتی گوندەکە دواتر دەهێنرێت بۆ ئێرە لە هۆڵی مزگەوتەکە دواتر دابەش دەکرێت بەپێی ژماری دانیشتوانی خێزانەکان ئەم گۆشتە دابەش دەکرێت سەرجەمی ماڵەکانی ئەم گوندە پشکی خۆیان بەردەکەوێت.